ژمارەیەک چالاکوان لە بەردەمی نەخۆشخانەی هیواگربوونەتەوە داوای هەڵوەشاندنەوەی گرێبەستی تاقیەکانی تەندروستی دەکەن و دەچمەلای کاک بەها داواکاریەکانی ئێوە ئەمڕۆ لە بەردەمی نەخۆشخانەی هیوایە چییە؟ ئەتانێت چی هەڵوەشێتەوە؟ ئەگەر خۆتان ئەگادارن پێم وایە دەستگەکانی ڕاگەاندن کە زیاتر لە مانجێ لەوە پێش وەزارەتی تەندروستی گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیایەکە ئەنجام داوە ئەو گرێبەستە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان لە دوو ئاساهێنێتە ژێر خوارەوە. ئەم خەسەخانەی کە ئێمە ئێستا لێ دەهێن ئەم خەسەخانەیە دەیان و ژمارەی یەکجار زۆر لە خەڵکی خۆبەخشی تیا هەیە. باشە لەبارەی بیرکردنەوە لە تەوزیفکردن و تەعیینکردنی ئەم کەسانە ژیانی ئەمانە دە بەرابەر قورسەر و سەختترەکەن. و بابەتەکە لەسەر ئەساسی ئەوەیە کە ئێمە بۆیە ئەڵێن ئەو گرێبەستە دەبێ هەڵوەشێتەوە گرێبەستەکە لەسەر ئەساسەوەی کە لەم دەستەوە ئەچێ بۆ ئەو دەست ئەوانەیە بە کۆمپانیایەک یعنی ئەو خێروبێرەی کە هەیە حکومت پارەیە حکومت کە پارەیە سەرۆت و سامانی ئەم مجتەمەعەیە ئەیا بە کۆمپانیای لە تەنیش دەستی خۆیەتی نایە بۆ 100,000 کەسی خوێنکارانەی کە لە کوردستانە بێکار نایە بۆ خۆبەخشانەی کە لە 3-4 شاری کوردستانە هەزاران کەس خۆبەخشن لە خەستەخانە لە بنکە تەندروستیەکانە وێ ئەمە سەلبەری ئەو ڕێکەوتنە ئیلغاکەینەوە پێمان قبول نییە و لە بەرابەر بەوانە بەرحاڵی مەخوازیاری بیمەی بێکاری و بیمەی تەندروستی بێبەرابەری. ئەگەر لە حاڵەتێکە وەزارەتی تەندروستی حکومت بەخسەتان نەکەن ئێوە هەڵوێستی ترتان چیە بێت؟ ئێمە شێکە لە هەڵوەستەکانمانەوەی بارحام پرۆسەیەکی یاساییمان لە بەردەستایە چونکەمە بە پێویست دۆکومنتمان لە بەردەستا هەیە کە ئەم کارە نایاساییە کراوە و لە ڕووی یاساییە و بارحاڵ بە دواسوونەکەین و درێژەی ئەم کارانە بارحاڵ ئەمە ئەو کاتە کارێکی فراوانترەکەین بۆ با بڵێم هاتنە مەیدانی خەڵکی کوردستان و چونکە ئێمە هێشتا بەڕاستی لەو ئاسان نەمان ویستووە کە خۆپشاندانی فراوان و سەراسەری دروستکەین ئەمە یەکێکە لە ئەگەرەکانی کە لە بەردەستی ئێمە هەیە وەکوتم یەکێکە لە ئەگەرەکان مەسەلەی بەدواسوونی یاساییە. سپاس بۆ بەڕێستان بچمە لای ماوەساشنا ماوەساشنەسڵاوی لێبێ لێرە نووسرا وەزارەتی تەندروستی پێویستی بە ڕۆشنی هەڵوەشاندنەوەی گرێبەستەکەی ڕابگەیەنێت ئەگەر ڕای نەگەیەنێت و هەڵی نەوەشێنێتەوە ئێوە هەڵوێستان چێ بێ؟ وەڵای خۆمان نەزانین ئەم دەسەڵاتە چۆن کارەکە ئەم دەسەڵاتە ئیش لەسەر یاریکردن بە شعوری ئینسانی دەکات. چەند ساڵ ئێمە وەکو موچە خوڵاتوونەتە شەخەم داوای موچەکانمانەکەین داوای ئەو پارێکین کە لە ماڵ و مناڵەکەمان زۆرگرا ئێستاتون لە ڕووی تەندروستی شۆ گرفتیان بۆ دروست کردوین هەرێکە لە ئێمە ڕۆژ لە ڕۆژان مەعرزین بۆی خۆمان لەم خەستەخانەیە داخڵکەین بەدەست ئەو مەراقی کام دەسەڵاتە کروتی بەدڵمانە ئێمە داوا ئەکەین کە بە زووترین کات ئەم گرێبەستانە هەڵوەشێتەوە ئەگە هەڵنەوەشێتەوە بێگومانە بێ خەڵک خۆی هەڵوێستی هەبێ یعنی تاکەی خەڵکم بێدەنگی هەڵەبژێرێ تاکەی خەڵک مناڵەکەی ڕۆژانە ئەهێنەوە خەستخانەی هیوا کە هەر دەرزیەکی بەلانێکەوە باید دوو وەرەخا بێ هەیە ڕۆژانەش هێنی ئایا ئەم پارەی لەکوێ هێنێگە تۆم کەرتەش بکرێتە کەرتێکی ئەهلی وەکو خەستخانەکانی کە کەبینیمان هەموو کراوەتە ئەهلی ئێستا هەر خەستخانەی حکوومەتەکانیش دەچیت هەموو شتەکان بە پارە ئاکرێ بۆ تاقیەکانە ئەگە بەبڕێ پارەی کەم کرێ ئەمان وایەکەن کایکەن بەهلیانی دەهێندە پارەکەی زیاکەن پێویستە هەڵوێستێکە هەبێ خەڵک پشگیرمان بێ پشتیوانمان بێ ئێمە ڕەنگە بە تەنها چەند کەسێکین 20 کەسین ڕەنگە ئێمە تەنها ئەومان لەسەر بێ خەڵک وشارکەینەوانێ بین بەگوێی کۆمەلگا تکایە لەسەر پێی خۆ بەسەروانێ بزانە ئەم دەسەڵاتە ئەوێت چی بەرامبەر بە تۆ بکە لە هەموو وڵاتانی دنیا بیمەی تەندروستی هەیە با وڵاتانی ئەوروپا نەڵێن با بە وڵاتانی دراوسێمان بڵێن هەر وڵاتانی دراوسێمان بڵێن کە ئەگە باسیەکەین و لە ڕووی کۆمەڵێشتۆ زۆر لە دوای ئەومان کە لە ڕووی تەندروستی زۆر لە پێش ئێمەشەوە ئێمە بوو تا ئێستا وەکو هاوڵاتیەکی عێراقی بیمەی تەندروستیمان نییە ژیانێکی شایستەمان نییە کاتا پێویستە خەڵک پشگیرمان بە پشتیوانمان بە بۆ ئێمە بتوانین ئەم قەزیانە بگەینە ئامانج هەروە بە هەڵپەسێرایی نەهێڵینەوەی هەم کێشە لە دوای کێشە کەڵەکەیکەین دواتر چارەسەرمان نانەبێت. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە بینیتان ئەمە گربوونەوەی ژمارەیەک چالاکوانە لە بەردەمی نەخۆشخانەی هیوا تایبەت بە بابەتی ئەو گرێبەستەی وەزارەتی تەندروستی کامان دەیانوێت هەڵوەشێتەوە لە بەرەوەی دەیانەوێت لە نەخۆشخانەکاندا چارەسەری خۆڕایی پێشکەش بە نەخۆشان بکرێت.